بینم ئەک بەیانی و باش یاخوا بەخێر هەستی لە خەو هەڵێمەوە خەو نییە بەیانی چوومە حەدیقەکە ئەم گوڵە جوانم لێ کردەوە بە حاڵ هاتاو لێ یابوو پێشکەش بە گوڵ هەڵێم هیچ بەرسەری نەکەوتووە دا بابە نا مجرد ئەوەیە خۆشمەوێت و نابێ یعنی ئەم شتانە بۆ حازرکەم شووتی بۆ شیرینترین ئافرەت هەنگوین بۆ عەسەلەکەی خۆم ئەها پرتەقاڵ تەرتیبات ئاوی سەر نازانم چی لە چاوەکانی خۆما بینم نازانم هیچ نابینی مجرد مێردەکە دەبینی پیاوەکە دەبینی بابە تۆ چەند ساڵە خزمەتی منەکەی نابێ منی تۆزێ خزمەتێکەم نازانم ئەمە نابینم خۆ جۆر نیم بەڵام چی بەرسەرێک کەوتووە هیچ بەسەرم نەکەوتووە پێقەزاویت خۆشەویستیم عینە سوراحیەکە حالیان پڕ بۆ لێ ڕژێ بە دەرلنگی بیجامەکەما چۆتە خوارەوە ئەها گۆرەکانی فینتەڵ کردووە ئەمە نەم خۆشەوی یەک چای جوان بۆ ژنەشینەکەی خۆم تێکەم با زۆر خەز نەبێ بۆی کەوە دایمە تەندروست بیت گوڵی من ڕۆحی من هەناسەی من شتێ بەرسەرێک کەوتووە ئەک جۆرایی شەیتان دایەت هێلکەم ڕۆنم بۆ نەکردویت ئێستا بەڕاکردنەتم لەو بەر سێچوا هێلکێنم بۆ دەکەم بە هێلکەڕۆنی یەم و باشە وەرە واز لێرکە بێنە منەوانم ناوێ چی و بەسەر هاتووە هیچم بەسەر نەهاتووە تۆ بە سەرمە بە گەرمە بە ناخۆشی بەخۆشی لەگەڵ مابوویت و خزمەتێک کردوم با منیش تۆزە خزمەتێکم ڕۆحەکەم ئەوە چیەکەی ژنەکە ئاخر تۆ بۆ هاتی هاژەهاژی ئەو گەسکە ئیزعاج دەکە منش پێم ناخۆش چی بەسەر هاتۆ پیاوەکە هیچ نییە ماڵەکە بۆ پاکەموانێ دەبلیچەکەم پاکردەوە یەک تای تام کرد بۆ لەو حەمامەیە هەڵ خلیسکام خەریب و بەلوعەکەم چێ بە شوێنێکمە تۆ بولشە دەکەی دەتۆ بە ئەمە ئیزعاجم نەکات سەڵتی زۆر ناخۆشە بڕۆ باخچەکە دانیشە گوێ لە کلیپێ بگرێسە قاوەیەکی جوانیشە بۆی هەنم بە قوربانێ بم شەتێ کردم یخوا بەخێر بێی سەر چاو لە تاوە تەلەفۆنم بۆ تۆ کردومە پەنابێنمە بەر تۆ تۆ لەو شتانە ئەزانی بە ساقم بزانە حلم بۆ ناکەی چی بۆ ڕێوازخان ئەڕۆ چی نەبووە ئەم پیاوان پێشوتە نییە نەڕێ حەو گەڕک ئەڕۆشت لێ ئەیام جلێ پێم ئیتی نازم زۆ خراپبوو بەڵام ئێستا نازانم ئەمە چێژ لێنێ ماڵم بۆ پاکە تەوانی گۆرانی بۆڵێ شعر بەسەر ماهەڵەیە نازان محلەکەم لای توێ بە قوربانە بە فریا بکەوە ئەمە کاک ڕەمەزان واکە ڕەمەزان خوا لە ناوی بەرێ مناڵی گەڕک زەلالەتی بوو پێشووتر بەدەستێ بماسی حەڕاوێ نەرەڵ حیام چ بوو لە گەڕەکە بە قوربانە بە محلێکم بۆ بدۆزەرەوانێت بڵێ بە تەمای ئەوە نەبێ ژنی دووەمە بەسەرابێنێت چی؟ ژنی دووەم ئەیە ڕۆ دینارێ لە گیرفانیانیە و ناتوانێ من بەخێو کاژنی دووەمی چی؟ نازانم وڵای تۆسە بابەتەکە نوعەکە ئەی بە تەمانی ئاڵتونەکانە پێ بفرۆشێت نە من بۆی نافرۆشم ئای نازانم سەیرە حلم لای ئەگەر هەموو ئەم ڕوا بوو بۆ نایبێ بۆ سۆزی دەرونیەکە ئەڕۆی کە کارەباکەی دێن خۆنی تر شێ دەبێ بەدەست ئەی ڕۆ ئەمرێ مامۆستا بەخێر بیت گەورە و کردین یاخوا بەخێر بیت ئەمە ئێستا لێم نا ئەم چایە بەڵام چی چایەک دەمی کێشاوە بە حێل لێم ناوە مناڵەکان چۆن باشە شکر یاخوا بەخێر بێت حەزەکەم ڕۆژی گەورەمان کە لەگەڵ کاگاراما بێن بەخوا سەروپەیەک تام بووەکەم دەست و دەمی پێوە بخورێت ڕەزە ڕیزۆ ئەوە کە سالەکەم داگەسانم جلەکانم هەموو تێکرد شروعاڵقی باوکشتم تێکرد بە ڕوخسەتی خۆت چای مناڵەکان ماجەکەم یاخوا بەخێر بی سەر چاو دیو بەڕاستەڵاو نییە جاران گۆرەکەی بۆ گەنیەکەری ئێستا خۆی ئەو توارەکانی خۆی جلوشتە شووە بەخوا هەلێکم بۆ بدۆزەرە بە ساقم ناوی خانگیان فریام کەوە ئەی نازانم حاڵەتەکەی ئەم زۆر شازە چی بکەم بە قوربان ناری خانگیان هەلێکم بۆ بدۆزەرەوانیە دۆزیمەوە دیبە بۆ لای دکتۆری دەرونی داینێ تۆ داینێە چۆنی دەزانی گۆزاکەی هەڵگەیات یاک چارە بۆکانی چییە ئەم جارە خەریکی چیت؟ یەک تەپسی بۆ کەم ژنەکە ها ئەڵی برازای کالیارە دەست و دەمی پێوە بخوری حەقت نەبێت ئەزانم سڕیم خزمەتی تۆ لە چیایە ئەرێ ژنەکە سڕی چی و شتی چی وتم ئەم مانگە بێ ئیشم با نەختێ خزمەتە بکەم عەزیەتە زۆر کێشاوە خزمەتی منە زۆر کردووە تۆزە حەقی بۆ بکەمەوە نە ئەتێ ئاڵتونەکانێ بۆ بفرۆشم بۆ نافرۆشم
ئەرێ ژنەکە من ئاڵتوونی تۆم بۆ چییە بەس تێ بگەم من ئەی ئەتێ دایکی بێنی تێرە ئەی دایکم لای براکەم نییە بەخوا ژنەکەی ئاینەن دایکی خۆی خزمەتێکەوە تۆ بەجددیتە دەکەوەتە باوکە دێنی تێرە ئەرێ باوکم ساڵ زیاترە مردووە ئەرێ دەشێتم مەکە چی دەوێتەوە چی مەوێت نیا زێر ژن بێنی کەواتە ژنی خەریکە ناخۆشیەکەی ها تااقەتم چوو لێن وەڵڵا ئەرێ ژنەکە تۆزە کزیکە لەگەڵ تۆمە دەماغسەس کزیکە چی ئۆخێڵم کزیکە شێتمەکە ئەی چێ قابلە من نیم ئەیچێم ئەرێ وی چی دەهەسە دەبڕ لا چوە دەهەستە شێتێکردم دەبڕە نارنگیان سوپاس بۆ خۆ گوزارە لیاتەکەوانی دەک بەرسەکاتەوە تووڕا بێتی چۆن نارنگیان ئەو قسەکەی چێکەی چەتیو گەلێ خواحەویس خواحەویس جۆ بگرە هەرچی جن هەیە دامناوە خوام لەو خوای 5 دقەی تر هەر هەمووی ئوتو نەکرابێ هەموو سەر و چاوەتەقێنم